سڵاوتان لەبێت بینەرانی ئازیز لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی بەرنامێکی تایبەت کە تێدا باس لە بارودۆخی ناوچەکە بەگشتی و کوردستان و ئێران بە تایبەت دەکرێت بە میوانداری زۆر بەڕێز هەڵسوڕا و شارەزای سیاسی کاک عەزیز ماملێ کە لە ڕێگەی سکایپەوە لەگەڵمانە و چەند پرسیارێک لەو بارەوە ئاراستەیان دەکەین. کاک عەزیزمان لەگەڵا لە ڕێگای سکایپەوە سڵاوە لێبێت. کاک عەزیز، یەکەم پرسیارم بەوە دەست پێ ئەەکەم کە بەڕێستان بە دیاریکراوی بارودۆخی ناوچەی ڕۆژهەڵاتی نێوەڕاست چۆن دەبینن؟ ئەو گشتە خێرانە بۆچی لەم ناوچەیەدا کەڵەکە بووە؟ سلااو لێوەی بەڕێز ماندوو بن، سلااو لە بینەرانی خۆشەویستیەوە. ڕاستی ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەموو سەدەیەک زیاترە لەو وەختەوە کە خەڵکی ناوچە دەوڵەتەکان و هەورازل هێزەکان دەستیان گەیشتۆتە نەوت و گاز. ئەو وڵاتە بۆتە شوێنی فرمێسک و خوێن و شەڕ و کێشە. ئێستا کەش هەر ڕووی ئاسایش و ئەوەی بخۆیەوە نەدیوە. ڕۆژهەڵاتی ناوەڕاست چەند تایبەتمەندی هەیە. یەکێکەوە کە لە پێگەی سێ ئاینی مقەدەسی دنیاە کە خوداپەرستن، وەکو بڵێن کاتۆلیکەکان، وەکو جوولەکەکان، وەک موسڵمانەکان، و نیوەی ڕزێروی نەوت و گازی دنیاە لەو شوێنەیە دێتە بەر، و هەروەها چوارڕێی بازرگانی تەواوی دنیاە. شوێنێکە کە زڵی هێزەکان هەموو تێدا بەشدارن و چەند بڵێن تایبەتمەندی هەیە کە بۆتە قەیران. یەکێک ئەوە کە پرسی فلەستین، ئیسرائیل، پرسی کورد، پرسی لوبنان و هەروەها چەندانە ئالنگاری بخۆیەوە دەبینێ کە یەکێک لەوانە پرسی ژنانە کە هاتۆتە سەر ڕووی کۆمەلگا بەتایبەتی لەو یەک ساڵی ڕابردوودا لە بزوتنەوەی ژن، ژیان ئازادی، بزوتنەوەی زیندویە دژینە. پرسی ژن بەتایبەتی هاتۆتە سەر دەوری یەکەم و هەموو ژنان ئەو هەستە و ئەو هیوایەیان بۆ هاتۆتە پێش کە دەبێ بەشداری بکەن لە بەڕێوەبردننی بڵێن کاروبارەکان، بڵێن ئیدارەکان، چارەنووسی مەدەنی خۆیان بەدەستەوە بگرن، ئازادی لە ناوماڵ، لە دەرەوە، لە ئیدارەکان، لە ژیانی ڕۆژانە بۆ بەڕێوەبردننی ژیانی خۆیان و ژیانی کۆمەلگا دابین بکرێ بۆیان. ئەوانە هەمووی بێزگە لەوانە ئیسلامی سیاسی یەکێک لە ئالنگاریەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە. ئیسلامی سیاسی کە دەبێتە دوو بەشی داعش کە لە 2014ەوە دیتمان کە هاتە سەرڕووە هێرشێکی بەربڵاویان کردە سەر ناوچەکانی ڕۆژاوا، سووریا، عێراق و شەڕێکی زۆر بەربڵاو هاتە ئاراوە و بەختەوەرانە کورد توانی دەورێکی زۆر باشی هەبێ بۆ شکست پێهێنانی ئەو هێزە کۆنەپەرستە و هەروەها بەشی ئەخوانن مسلمینیش هەیە، ئەویش بخۆی دەوری خۆی هەیە کەوا بوو یەکێک لە ئالنگاریەکانیش لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست. بڵێن ئیسلامی سیاسیە، یەکێکیان پرسی ژنانە کە باسمان کرد، یەکێکیان پرسی ژینگەیە. ژینگەش بۆ خۆی لە داهاتوودا تەواوی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەگرێتە ژێر مەترسیەکی کە پێشبینی دەکرێت. بڵێن دوو مانگ لەوە پێش نازا لە ئەمریکا پێشبینی کرد کە لە ئێران لە ساڵی 2030 خەڵک دەست پێ دەکەن بەرەو کۆچکردن بۆ وڵاتانی دەرەوە لەبەر بێئاوی، لەبەر وشکە ساڵی، و هەروەها لە عێراقیش هەر بەو شێوەیە، لە وڵاتەکانی دیکەش هەر بەو شێوەیە، و تورکیەش پرسی ئاوی خستۆتە مەترسی بۆ بەشێک لە بڵێن لە سووریا، لە عێراق، کەوا بوو ئەوەش پرسی ژینگە پرسێکی زۆر زۆر گرنگە بۆ داهاتوو، بەتایبەتی لە ئێران کە ئێمە دەمانێت ئەوڕۆ تەوەڕێی باسەکەمان بخینە سەری. لە ئێران ژینگە زۆر زۆر گرنگە، بێزگەلەوەی یەکێک لە بابەتەکانی دیکەش کە دەکەوێتە سەر چوارچێوە و قەوارەی بڵێن ئالنگاری ڕۆژهەڵاتی ناوەڕاست پرسی ژمارەی دانیشتوانی ئەو خەڵکانەیە کە ڕۆژ لەگەڵ ڕۆژ زیاتر دەکات. چاوی لە کاگەمە لە 50 ساڵەوە پێش ژمارەی دانیشتوانی ئێران، تورکیە، عێراق هەرچەندێکی بۆ ئێستا بووتە 2 هێندە، بەڵام لە ئەوروپا ئەسڵان بەو شێوەیە ناچێتە پێشەیە. یەکێکیش پرسی پەروەردەیە کە خستراوەتە گوێ.
لە هەر حاڵدا ئەوانە هەموو تایبەتمەندیهایەکن کە بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست گرنگە و لەوانەدا بەتایبەت دەوری بڵێن ئێران و تورکیە دەورێکی گرنگیان هەیە لەو چوارچێوەدا لەبەرەوە کە ئێمە زۆرتر دەمانەوێت باسی ئێران بکەین. ئێران لە پاش بڵێن بەدەستەوە گرتنی هێز و دەسەڵات لە ساڵی 1970 لەوێتە ڕەوشێکی تایبەتی هاتۆ و ئێرانێک و نیوەزل هێزێکی ئێران هاتوۆتە ئاراوە کە دەست داوێژێتە دەستێوەردان دەکات لە کاروباری ناوخۆی هەموو وڵاتەکان. هەر ئەو ڕۆیمە شاهیدین لە وڵاتەکانی دیکە ئەگەر دەرفەتێکمە باسی لێ دەکەین کەم بۆ نمونە لە عێراق لە کوردستان و هەروەها تورکیە بەو شێوەیە. بۆیە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەشێکی زۆر گرنگە لە جیهاندا و ئێوە بە دروستی باستان کرد پرسیارەکە زۆر گرنگە کە لە ماوەیەکی کورتە بەڕاستی ناکرێت، بەڵام بە کورتی ئەو شتانە بوو ئەو چەند خاڵە بوو کە من باسم کرد وەک تایبەتمەندیەکان، وەک ئالنگاریەکان، وەک قەیرانەکان. بەڵێ دەستان خۆش بێ کاک عەزیز. وەک دەزانن ڕەوتی ڕووداوەکان ڕۆژ لەگەڵ ڕۆژ بەرەوە ئاڵوزبوونی زیاتر و مەترسیدارتر دەشن وەکو خۆشتان ئاماژەتان پێدا. ئازەربایجان هێرش دەکاتە سەر ناگۆڕنۆ قەرەباغ بەدەیان هەزار کەس ئاوارە دەبن. نیمشە دەسەڵاتێکی 30 ساڵە لە ئاگری داغ لە یەک هەڵدەوەشێ. بۆ گشتە پێشێلکاریانەوە کۆمەڵگای نێودەوڵەتی بێجەنگە. بۆچی؟ لە ڕاستیدا کۆمەلگای نێودەوڵەتی کە بریتی بێ لە وڵاتە زلهێزەکان و وڵاتە بڵین ئوروپایەکان هەموو کاتێک دیاریکردنی استراتێژی خۆیان لە چوارچێوە و لەسەر بنەمای بەرژەوەندەی ئابوووریەکان ڕسم کردو هێناوێنێتە ئاراوە. ئەو ڕۆژ جیاواز نییە. چاوی لەکە لە ساڵی 1915 لە 1896 سوسیالیستێک وەکو ژان ژۆرێس لە پارلمانی فەڕەنسا وتی هۆشداریدا خەڵکی لە پارلمانتارەکانی فەڕەنسای ئاگادار کردەوە کوتی خەریکە ژێنۆسیدێک لە تورکیە لەلایەن ئیمپراتۆری عوسمانی دێتە ئاراوە دژ بە هەرمەنیەکان وشیار بن ئەو هەنگاوانەی پێویستە بیگرن. هیچیان نەکرد. لە 1915 ئەو ژێنۆسیدە هات، ئەو کوشتارە بە کۆمەڵا هاتە ئاراوەوە 1.5 میلیۆن هەرمەنی کوژران و دەربەدەر بوون و ماڵ و خاک و زێدی خۆیان لەدەستدا و ئاوارەی وڵاتەکانی دیکەش بوون ئەوانەی کە مابوونەوە. و ئەو ڕۆژ دیسانەکە پاشماوەی ئەو وەزعەیە کەمە دەبینین لە قەرەباغ کە وڵاتە زلهێزەکان خۆیان لێ بێدەنگ کردو، خۆیان لێ بێساحەب کردو. و بۆچی؟ لەبەرەوە کە ئازەربایجان نەوتی هەیە، گازی هەیە، رووسیەش لە پشتێتی، تورکیە لە پشتێتی و ئەوانەی لە بەرامبەردا وڵاتە زلهێزەکانی وەکو ئەمریکا و ئوروپاوانە پێداویستێکی زۆریان هەیە بە یەک بە نەوت و گاز، دوو بە هاوپەیمانی استراتێژیک و بە ناوچەگەرایی بۆ ئەوە کە بتوانن استراتێژەکانی خۆیان لە ڕووی ژێئۆپۆلیتیکەوە باشدا بمەزێنن. بۆیە خەڵکی ئەرمەنی لە قەرەباغ قوربانی ئەوەیە و هیچ هەنگاوێکیان هەڵنەهێناوە، تەنیا بەیانەیەکیان خستە دەرەوە و لەو بەیانەیەدا ئازەربایجان هیچ ئیدانە ناکرێت، شەرمەزار ناکرێت، تەنیا دوو خاڵە ئەویش داوای ئەوە دەکەن کە ئەو ڕێگای ئەو بڵێن کورتە ڕێگایەی لاچین بکرێتەوە یەک، دووهەم بە دیالۆگ لەگەڵ ئەو خەڵکەی کە لەوێن بکەونە سەر دیالۆگ بۆ ئەوکە بژیویان دابین بکرێ و بە خەوری کوردەواری لەبەرسان نەمرن کە ئەوەش هیچ نەبوو. تەنانەت لەو 27 وڵاتەی ئوروپاییش یەکێتی ئوروپا دوو وڵات بە خۆیان بەرهەڵستکاری ئەو بڕیارە بوون. یەکێکیان مەجارستانە کە لەگەڵ ئازەربایجان زۆر پەیوەندێکی خورتی هەیە، پەیوەندێکی نزیکی هەیە، و یەکێکشیان ئیتالیایە کە پەیوەندەکەی لەو ڕادەیەدانەیە، بەڵام پێویستێکی زۆری بە گازی ئازەربایجان هەیە و ئەویش هاودەنگ و هاودەم و هاوبڕیاری مەجارستان بوو. دیارە ئازەربایجان
ئیلهام ئەلیۆف زۆر کاری کردبوو پێشتر بۆەوەی کە ئەو دوو وڵاتە ڕازی بکە و لە مافی وتوی خۆیان کەڵ وەرگن بۆەوەی کە هیچ شەرمەزارەیەک و هیچ ئێدانەکردنیەک و هیچ محکومیەتێک لە هیچ بڕیارنامەیەکدا بۆ ئازەربایجان پێک نەیە و دەستەبەر نەبێ و بەڕاستی جێی داخە کە ئەوڕۆ کۆمەلگایەکی مەدەنی پێشکەوتوو بەڕابردووی بڵێن بە شارستانیەت وەکو ئیتالیا بێتە بڵێن هاوپەیمانێتی لەگەڵ ئازەربایجان و لەگەڵ باقی وڵاتەکانی دیکە و شەرمەزاری ئەوە واژۆ نەکە. دیارە دەبێت ئەوە باس لەوە بکەین کە وڵاتی فەڕەنسا تەنیا وڵاتێک بوو کە دیارە ئەڵمانیشی لەگەڵ بوو هۆلەندیشی لەگەڵ بوو بەڵام فەڕەنسا تەنیا وڵاتێک بوو کە وەزیری دەرەوەکەی چوو بۆ سەفەری کرد بۆ ئەرمەنستان و لە ئەرمەنستان یارمەتیدا ڕایانگەیان کە ئامادەن یارمەتی ماتریەل بکەن یارمەتی چەک و تەقەمەنی بکەن بۆ هەرمەنستانێ بۆ لەبەرەوەکە تەواوەتی هەرمەنستان کەوتۆتە ژێر مەترسی خەڵکی قەرەباغ کە 120,000 کەس بوون هەمویان ئاوارە بوون ڕۆیشتن وڵات و زیدی خۆیان بەجێهێشتۆ کە بە شێوەی مێژووی ئەو وڵاتە ئیوانە بە پێچوانێک کە ئەوانە دەڵێن ستالین لە کاتی خۆیدا هەروە تەخشان پەخشانێکی کرد ئەو خاکە بوو ئەوێ ئەو خاکە بوو ئەوێەوە ئەو بە شەشاندا بە ئازەربایجانە لە ڕاستیدا لە ڕووی مێژوویەوە ئەو بەشەی هەرمەنستانە و هەرمەنستانیش لە مێژوودا لەگەڵ ئێران نزیکایەتێکی زۆری بۆ و پێکەوە ژیانیان بۆ ئەو دوو وڵاتە هیچ ئازەربایجان فڕی بۆەوە نێ بەڵام ئێستا کە داوێنێتەوە نەک هەرخەرەباغ لە دەستچۆ بەڵکو هەرمەنستانیش کەوتۆتە ژێر مەترسی و بەڕاستی هەڕەشە و گوڕەشە دەکەن خاک و تەواوەتی ئەرزی بڵێن هەرمەنستانێ لە ژێر هەڕەشە و گوڕەشەی ئازەربایجان و تورکیەدایە بۆیە فەڕەنسا کتوێت ئێمە بە هەموو شێوەیەک تەواوەتی خاچی هەرمەنستانێ دەپارێزین و بۆ ئەوەش ئامادەین چەک و تەقەمەنی بدەینە دەینی دوو ڕۆژ لەوە پێش ئەو ڕاگەیاندرەمان ئێمە ڕاگەیاندراوەی وڵاتی فەڕەنسەمان بیست. بەڵێ زۆر سپاس کاک ئەزیز پێم خۆشە ڕوانگەی بەڕێزتان لەم بارەوە بزانم لەبارەی هەم هێرش هەم هەڕەشەکانی دەوڵەتی تورکیا بۆ ئێستای سەر باشووری کوردستان بەگشتی کوردستان. تورکیا بەردەوام خەریکی هێرشکردنە سەر خەڵکی کوردە لە ڕۆژاوای کوردستان و باشووریش بە چڕتر نەخشە و پیلانەکانی دەسەڵاتی ئەردۆغان چییە بۆ داهاتووی ئەم ناوچانە؟ ڕێگان بدەن من پێشەکێکی کورت ئاراستەی ئێوە و بینەرانی بەڕێز بکەم لە ڕاستیدا دنیا ئێستا تایبەتمەندێکی زۆری بەسەردا هاتووە ئەویش ئەوەیە کە فاشیزم لە هەموو وڵاتەکان چنگ و ددان نیشان دەدا و هاتۆتە لەسەر گۆڕەپانی سیاسی نظامی و ئەمنیەتی و استراتێژیک و ژێوپۆلیتیکی دنیاە چاوی لەکە من نمونەیەکتان بۆ دەڵم لەو فەڕەنسا لە 10 ساڵ بەر لە ئێستا یەک دانە پارلەمانتاری دەستی ڕاستیەکان ئەگەوەی کە لای ئێمە پێیان دەڵێن فاشیستەکان لە پارلەمانی فەڕەنسەدا نەبوو ئێستا نزیک 100 پارلەمانتار هەیە لە ساڵەکانی هەشتاڕە ئێمە دیتمان کە کۆمەلگای بڵێن مەدەنی کۆمەلگای مەدەنی وڵاتە ئەوروپایەکان دەستی پێکرد بەرەو ڕاستڕەوی بەرەو ڕاستڕۆیشتن وە دووربوونەوە لە چەپ ئەو حیزبی کۆمەنیستەی کە ئەو وەخت لە فەڕەنسا نزیک 25% دەنگەکانی هەبوو ئێستا 2.9 هەیە بەرەبەرە کۆمەلگای خەڵکی مەدەنی لە ئەوروپا بەرەو ڕاستڕۆیشتن و ئێستا چەند ساڵێکە ئەو ڕاستانش بەرەو داڕاستی چۆندە ئاژۆیی دەڕۆن ینی بەواتەیەکی دیکە بەرەو فاشیزم دەڕۆن ئێستا ئێمە لە تەواوی دنیاە دەبینین کە بزوتنەوەکانی ڕزگاری خوازی کەوتو بەر پەلامار و شاڵاو و هێرش و تەوژمی فاشیزم دەوڵەتە فاشیستەکان و لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئێمە دەبینین کە دوو وڵاتی فاشیستی بە یارمەتی وڵاتێکی دیکە کە عێراق بێ و هەروەها چوارمین ئیش کە بەشار ئەسەد بێ پێکەوە ڕێککەوتنامەیەکیان هەیە دشت بە بزوتنەوەی ڕزگاری خوازی کورد ئەو ڕێککەوتنامەیە و لەوانەیە نەنووسا بێ بەڵام بە کردەوە
زۆر هەمووشت دەردەخاکە ئەوانە بڕیاریان داوە کە بە هەموو شێوەیەک لە هەموو لایەک هێرش بەرن بۆ سەر بڵێن دامەزراوە سیاسیەکان پێک هاتە مەدەنیەکانی دەرەوەی وڵاتی کوردستان و تەنانەتی ناوخۆش جا لەو چوارچەوەیدایە کە تورکیا بەشار ئەسەد و هەروەها بڵێن ئێران عێراقیش کە هاودەستیان دەکا شراکەت دەکات هەموو تەوژم و هێرشانەدا هەر یەکەی بەشێک لە تورکیا لە ڕۆژاوا بنکەی داناوە هێرش دەکاتە سەری هەروەها لە باشووری کوردستان ئێران هەروەتر لەو شوێنانە لە هەمویان ئامادەیە لەو چوارچەوەیەدایە کە تورکیا فاشیستێکی وەکو ئەردوغان ئێستا لەسەر دەسەڵاتدایە کە غەیری تورکستان و غەیری زیندوکردنەوەی ئیمپراتۆر عوسمانی و غەیری پشتگیری لە ئیسلامی سیاسی ئەخوان مسلمین هیچ یەک لە بەهاکانی دیموکراتیک و ئینسانی بۆی لە گۆڕێدا نییە و لە بەرچاو نییە بۆیە هەر ڕۆژێ بە شێوەیەک بە درۆن ئینسانی بێتاوان دەکوژێ بە درۆن هێرش دەکەنە سەر کەسایەتەکان بە موشەکەکان هێرش دەکەنە سەر بنکە و بارەگای هێزە سیاسەکان وەکو پارتی کرێکارانی کوردستان و هەروەها شوێنەکانی دیکە خەڵکی بێتاوانیش گوندەکان هەروە بۆمباران دەکەن کەسیچ نییە بەداخەوە هیچێک لە وڵاتەکانی دنیای تەنانەت بووم بشیمیایش بەکاردێنن دش بە و هەموو بڵێن گریلاکان دش بە خەڵکی بێتاوان هیچ یەک لە کۆمەلگای تەنانەت مافی مرۆڤی دنیایش بەداخەوە باس ناکرێت چونکو با من ئەرسام کەم کە لۆبی تورکیە و تەنانەت ئازەربایجانیش زۆر زۆر بەهێزە لێرە چەند ساڵەوە پێش لە یەکێک لە بەرنامەکانی تەلەڤیزیۆنی ئێرە کە کاناڵی هاوبەشی ئوروپا و چی ئالمان و فەڕەنسەیە بەرنمەیەکی زۆری مستەنەد و ڕێک و پێک دروستی ئاراستە کرد کە لەوێدا باسی لەوەی دەکرد کە ئێلهام ئەلیۆف 2 میلیارد دۆلاری تەرخان کردو بۆ ئەوە کە لێرە لۆبیگەری بکرێ لە ئوروپا بۆ بە خەزانجی خۆی و خانەوادەکەی و حکوومەتەکەی بۆ لەبەرەوەکە هێندێک لە سوسیالیستەکان لە ئوروپا جموزۆڵێکیان دەست پێکردبوو بۆ ئەوە کە داوا بکەن کە ئازەربایجان لە شوڕای ئوروپا بێتە دەرێ و لەو فیلمە دایمە چامان لێکرد کە ئەوانە بە پول و پارە تەنانەت هێندێک لە پارلەمانتارەکانی پارلمانی ئوروپایان کڕی بوو و ئەوانە بە قەزانجی ئێوان هاتن پێشی ئەو داواکاریان کرد کە ئازەربایجان لە شوڕای ئوروپا بێتە دەرێ مەبەستمەوەیە کە لۆبیگەریوانش زۆر بەهێزە پێشی ئەوە دەگرن کە لە مێدیاکان لە شوێنەکانی دیکە لە کۆڕ و کۆمەڵە تەنانەت مافی مرۆڤەکان مێدیاکان باسییان بکرێ و ببێتە هۆی سەرمەزاریان و لە قاودانیان. بەڵێ کاک ئازیز ماوەیەکیش شەڕ و ئالۆزیەکان لە ناوچەکانی ژێردەسەڵاتی خۆ بەڕێبەر لە ڕۆژاوای کوردستانی زیادی کردووە ئەم بابەتە چۆن دەبینن؟ دەزانن ئێستا ڕۆژاوای کوردستانیش بۆتە یەکێک لە مەیدانەکانی بەرەنگاربوونەوە ڕوبەڕووبوونەوەی ئەو دوو هێزە یعنی هێزی بڵێن ئەمریکا و ئوروپا و هێزەکانی دیکە کە بریتی بە لە ئێران تورکیا سووریا عێراق و هەروەها رووسیا ئێستا ئێمە لەو ماوە یەک دوو مانگەدا دیتمان کە ئەرتەشی بەشار ئەسەد هێرشی کردە سەر بەشێک لە ڕۆژاوا هێندێک لە هۆزەکانی هاندا ئێران یارمەتیدان و یەک هۆزی بڵێن عەراب لەوێ دش بە هێزی سووریای دموکراتیک هەستا بە بڵێن سەرهەڵدانیشان کرد و تووشی شەڕ و کێشە بوون دیارە ئەوانە لە بڵێن مادە هۆشبەرەکانیشدا دەستیان هەبوو ئەوە یەکێک لە هۆکارەکان بوو کە بەشار ئەسەد و ئێران ئازادیان کردن چاویان بەست و ئەوانە توانیان هێندێک کاروباری تیزاری بکەن بە ئەوە بەڵام لە هەمان کاتدا کەڵکیان لێ وەرگرتن بۆەوەی کە دش بە هێزی سووریای دموکراتیک بێن و شەڕێکیان بەسەردا سەپاردن بەختەوەرانە بڵێن شەڕوانەکانی هێزی سووریای دموکراتیک توانیان ئەوانە بڵێن سەرکوت بکەن و لە جێخۆیان دانێنەوە و بەشێکی زۆر لە هێزە عەرەبەکانی دیکەش هاتن یارمەتی هێزی سووریای دموکراتیکیان کرد و خودی بەشار ئەسەد چوو حوتی ڕابردوو لە چین بوو بۆ یەکەم جار هات لە تەلەڤیزیۆنی چین وتوێژێکی کرد و لەوێ بۆ یەکەم جار باسی لەوە کرد کە
هێزی سووریای دموکراتیک تێرۆریستن یعنی چاوی لێ بکە چەندە ڕوویان زیاد بۆ چەندە پوڕوو بوون گەیشتووەنە ئاستێک چینیش هاوکاریان دەکا کەوا بوو لە ڕۆژاوا و لە سووریا ئێستا ئێمە دەبینین کە ئەو دوو هێزانە ڕوبەڕوویەک ڕاوەساون ئەمریکاش هێزی زۆر ناردۆ هەر ئەو چەند ڕۆژێ ڕابردوو هێزێکی زۆری ناردۆ تەنانەت باڵفڕێ ناردۆ تانکی ناردۆ بڵێن نەفەربەری ناردۆ زۆر هێزی دیکەی ناردۆ بۆ لەبەرەوەکە لە رووسیا و تورکیە و بەشار ئەسەد و ئێران پێکەوە دەستی خۆیان کردوتە یەک و چاوەڕوانن لە بۆسەدا دانیشتون بۆ ئەوەی کە لە شکۆڵێتین دەرفەتدا هێرش بکەنە سەر هێزی سووریای دموکراتیک و بەشەکانی ئازادکراو لەلایەن ئەوانەوە و بە قازانجی بەشار ئەسەد بیگرنەوە. بەڵێ کاک عەزیز هەر وەک ئاگادارن ئێرانیش بەش بە حاڵی خۆی هەڕەشە و گوشارەکانی بۆ سەرهەرێمی کوردستان زیاتر کردووە خوازیاری چەکردن و دەرکردنی ئۆپۆزیسیۆنی کوردی ڕۆژهەڵاتی کوردستانە. ئەم داخوازیانە تا چەند ڕەوان لە ڕوانگای یاسای نێودەوڵەتیەوە و ئیمکانی هەیە بچنە بواری کرداریەوە ئێرانی کە خۆی گیرۆدەی شۆڕشێکی بەرینە بە ناوی شۆڕشی ژینە. بەڵێ ئێران بۆ بەتایبەتی لە ماوەی 44 ساڵی ڕابردوودا هیچ شۆڕشێکی پان و بەرین و بەربڵاو و هاوسۆز لە نێو گەلانی ئێراندا بەو شێوەیەدا نەدیتراوە. بۆ ئێران بە هەموو تواناوە بە هەموو شێوەیەک خەریکە کە ئۆپۆزیسیۆن خەڵکی مەدەنی گەنجەکان بەتایبەت ژنەکانی بە شەهامەت ژنەکانی قارەمان کە ئەو شۆڕشیان پێکهێنا بڵێن سەرکوت کاو لە جگای خۆیان دانێتەوە غافڵ لەوەی کە ناکرێت بە هیچ شێوەیەک ڕەنگە ئەلانەکە بۆ ماوەیەک لەژێر ئەو هەموو زەخت و گوشار و ئەشکەنجە گرتن و ئەشکەنجەکردن و ئێعدام و بڵێن ئەوانە هەڕەشە و گڕۆشەی دیکەش ڕەنگە ئەوانە هێندێک بزوتنەوەکە لە حاڵی ئینتزاردا بێ و چاوەڕێی دەرفەت و دەرفەتەکانی دیکە بێ هەرواشە حتمەنیش هەروایە کۆماری ئیسلامی ڕەنگە توانی بێتی ئەوە بۆ ماوەیەک بڵێن ڕابگرێ بەڵام بە هیچ شێوەیەک مێژووی 4 ساڵە نیشانی داوە کە مێژووکە ناگەڕێتەوە پشتەوە پێشڕەوێ دەکا و گومانی تێدانێت کە ئەوە دەگاتە جێگایەک زەلۆ چوارچێوەدا کوردستان کە هەمیشە بە شێوەی سنەتی خەبات و تێکۆشانی سیاسی خۆی بڵێن سەردەمدار و ئاڵا هەڵگری ئەو شۆڕشایە لەلایەن کۆماری ئیسلامیەوە دەورێکی تایبەتی هەیە بۆ جێگایەکی تایبەتی بۆ کردوێتەوە بۆ سەرکوتکردن بۆ تەنگەبەرکردن و ئەوەیە کە نەکە لە ناوت چوارچێوەی سنوورەکانی خۆدی ئێراندا بەڵکو لە دەرەوەشدا پیلان دەجێڕێ پیلانی گەورە دەجێڕێ هەروەکی باسم کرد بە یارمەتی ئەو وڵاتانە و ئێستا بە تایبەت لەگەڵ بە یارمەتی دەوڵەتی عێراق و بەناچاری حکوومەتی هەرێمی کوردستانیش پیلانێکی ئەو تۆ دەجێڕێ بۆی کە چەک لە پێشمەرگەی قارەمانی ئێمە هەڵماڵێ و ئەوانە بخاتە شوێنێکی تایبەتی بەڵام بەدڵنیایەوە پێشمەرگە ڕابردووی هەیە ئیمانی هەیە ڕێکخراوی هەیە شوێنی هەیە خاچی خۆی هەیە و هیچ هیوایەکی هومێدێکی زۆر واهەیەوە بێبنەمایە لەلایەن کاربەدەستان و کارگوزارانی ئێرانەوە ئەگەر بیان هەوێ و ئەگەر بیر لەوە بکەنەوە کە دەتوانن بەو هەموو پیلانەی خۆیان بڵێن بەکردەوە پێی بگەن ئیمکانی نییە هیچ بە هیچ شێوەیەک بەڵام لە ڕووی یاسای ناونەتەوەیەوە باستان کرد بە هیچ شێوەیەکەوە لەگەڵ هیچێک لە یاساکانی ناونەتەوەی یەک ناگرێتەوە لەبەرەوەکە لە بڵێن منشور لە پەیماننامەی ڕێکخراونەتەوە یەکگرتوەکان هیچ دەوڵەتێک بۆی نییە کە بچێ شەڕ بفرۆشێ بەسەر خەڵچێکدا گەلێکدا دەوڵەتێکدا و ئێستا ئەو خەڵکێ لەوێن خەڵکێکی پەنابەرن و دەبێ هەم لە کۆنڤانسیۆنی ژنێو کەڵک وەربگرن بۆ وەکو پەنابەری و هەم لە مافەکانی دیاریکراو لە بڵێن پەیماننامەکانی ناونەتەوەیی وەکو پەیمانی ئابووری کۆمەڵایەتی فەرهەنگی وەکو پەیماننامەی سیاسی
و مەدەنی و هەمووی ئەوانە ئەو خەڵکی ئێمە دەپارێزن دەوڵەتی ئێران بۆی نییە بە هیچ شێوەیەک دش بە تەواوی بابەتەکان و ناوەڕۆک و ڕوحی ئەو پەیماننامانەیە و هەروەها جارنامەی مافی مرۆڤ چ ئەوە ئەو جارنامەی کە لە بڵێن نەتەوە یەکگرتوەکانەوە تەسویب کراوە پەژراوە چ ئەوەی کە لە 1970 لە فەڕەنسەوە هاتوتە ئاراوە. بەڵێ ئێستا کە باسەکەمان باسی هەر هەرێمی کوردستانە با ئەم پرسیاریشمە پم خۆش بۆ لێسام کەم کە کاک ئازیز حکوومەتی هەرێمی کوردستان لە چەند لاوەخراوەتە ژێر گوشارەوە بە تایبەت لەلایەن حکوومەتی ناوەندی عێراقەوە ئایام گوشارانە بە شێوەی ناوچەیی پیلانی بۆدا ڕێژراوە یان دەکرێت وە قەیرانێکی سروشتی نێوخۆی وڵاتێک سەیری بکرێت؟ بێگومانەوە دەستێوەردانی وڵاتێکی دیکەیە کە ئێرانە کە هاوپەیمانەتی شیعی هەیە لەگەڵ دەسەڵاتی عێراق دەسەڵاتی عێراق دەسەڵاتێکی کۆنەپارێزە دەسەڵاتیژی نادموکراسیە دەسەڵاتێکی زۆر زۆر گەندەڵە عێراقێکێک لەو وڵاتە هەرە گەندەڵەکانی دنیاە ئێستاش چارەنووسی 200 میلیارد کەونە کە دیارنەیە ڕوون نەبووتەوە چیە لەکوێیە کەوا بوو ئەو تەنیا یەک خاڵی هاوبەشان هەیە بە شێوەی مێژوویش ئەوانە کێشەیان هەیە شەڕی 8 ساڵی ئێران و عێراق کەس لە بیری نەچوتەوە بەڵام بە یەک خاڵی هاوبەشان هەیە ئەویش ئاینی شیعەیە ئەوانەی لێک گرێت دراوە هەرچەندە کە لە هێندێک شوێنی دیکە تووشی کێشە و ناکۆچین بەڵام بۆ پرسی کورد بەداخەوە هاوبەشن یعنی عێراق لەگەڵ ئێران هاودەنگە کە ئەو داواکارانەی کە کردوێتی لە عێراق و عێراق لە حکوومەتی هەرێمی کوردستان و هەروەها ئێران لە حکوومەتی کوردستان داوای کردووە دەبێت بێتە ئاستی جێبەجێکردن. بۆیە حکوومەتی هەرێمی کوردستانیش تا ئەو جێگایە بۆی کراوە خۆڕاگری کردو هەتا ماوەیەکی زۆر بڵێن بەرهەڵسکاری کردو و توانیوێتی هەندێک قسەی حقوقی ڕێک و پێک ئاراستەی ئەوانە بکە بەڵام زۆری بە دەوڵەتی عێراق و بە دەوڵەتی ئێران ناشکێ بۆیە ئێستا کەوتۆتە ئاستێکی زۆر ناسک زۆر ئاستێکی هەستیار پرسی کوردەکانی ئێمە هێزەکانی ئێمە هێزەکانی کوردی ڕۆژهەڵات لە باشووری کوردستان پرسێکی زۆر زۆر گرنگە و جێگای مەترسیە دەبێ حکوومەتی هەرێمی کوردستان بڕێک زیاتر بەربەرکانی بکات چونکو دەبێ بە خۆشیان ئەوە بزانن کە مەترسی سەرەکی نەک هەر ڕۆژهەڵاتی کوردستانە بەڵکو حکوومەتی هەرێمی کوردستانیشە بەڵکو ئەو خەوارەی سیاسی باشووری کوردستانیشە کەوا بوو دەبێت بربەرەکانێکی زیاتر بکرێ خۆراگریەکی زیاتر بکرێ ستراتێژیەکی ڕێک و پێکتر بکرێ بە هاوکاری و هاوپەیمانەتی لەگەڵ هێزەکانی ڕۆژهەڵاتی کوردستان لەبیرمان نەچێتەوە کە کاتێک کەرکووک تووشی کێشە بوو کاتێک داعش هێرشی کردە سەر بڵێن هەولێر و بەشەکانی دیکە لە مووسڵەوە بۆلاتر هێزەکانی ئێمە هەمویان لە کۆمەڵی سەر بە حیزبی کۆمونیستی ئێرانەوە گرتوێتی هەتا حیزبی دموکراتی کوردستان هەتا پارتی ئازادی کوردستان هەتا خەبات هەتا هەموو ئەوانی دیکە ڕایان گەیان کە ئامادەن تەنانەت پێشمەرگەشیان نرد کە ئامادەن بەرەنگاری هێزی داعش ببنەوە و هەروەها پارتی کرێکارانی کوردستان کە ئێمە دیتمان شنگاڵیان ڕزگار کرد و بەرخۆدانێکی زۆر زۆر مێژوویان لە خۆیان نیشاندا لە مەخمور لە شنگال لە تەنانەت لە کەرکووکیش. کاک ئازیز زۆر سپاس وەکو دوا پرسیارم ئەگەر بتانەوەی کوی کێشەکانی ئەم ناوچانە و ئاسەواری شەڕی وێرانکەری ئۆکراین بە یەکەوە گرێبدەن بچۆنیان تۆزە حەدان؟ وەزئی دنیا ئێستا شەڕێکی سارد پێشتر دەستی پێکرد بوو و لە ئۆکراین لە ڕاستیدا بۆتە شەڕێکی گەرم یعنی شەڕی ئۆکراین و رووسیا شەڕی ئۆکراین رووسیا نەیە تەنیا رووسیا و چین و ئێران لەلایەک و تەواوی ئەمریکا و وڵاتانی ئوروپاییش لەلایەکی دیکە کەوا بوو ئەو دوو بەشە ئێستا دنیا بۆتە دوو بەش ئێمە دیتمان تەنانەت لە وەختێک داواکاری ئەوە بوون کە هێرشی رووسیا شەرمەزار بکرێ ئیدانە بکرێ
55 وڵاتی دنیای ئامادە نەبوون ئەوە واژۆ بکەن کەوا بوو دنیا بەڕاستی ئێستا دوو بەشە لە ڕاستیدا ئەو شەڕە مەترسیدارە و ئەگەر ئۆکرانیشتەوە بێت دیسانەکە شەڕە ساردەکەتەوە نەبوو و دنیا تووشی فازێکی نوێ بڵین مەرحەلەیەکی نوێ بۆ دەورەیەکی تازە بۆ کە هەر جار هەر لەحزە لەوانەیە لە شوێنێک لە دنیایەک لە بەشێک لە وڵاتەکان مەترسی بێتە پێش ئێمە لەو دووسێ ماگەی ڕابردوودا دیتمان کە لە وڵاتی فەڕەنسا لە چەند وڵاتی ئەفریقا لە ڕاستیدا دەریان کردن خەڵکەکە لە ژێر دیارە لە ژێر زەخت و گوشاری رووسیەدا چیندا کاری وەزێکی وهاتە پێشەکە فەڕەنسا ناچار بوو ئەو وڵاتانە بەجێ بێڵێن بۆ لەبەرەوەکە کۆمەلگای دنیا تووشی شەڕێکی ئابووری گەورە بۆتەوە و ئەو شەڕە ئابووریە زۆر جار دەبێتە شەڕی ئەسکەری سەربازی و وەزئی ئاسایشی دنیای وەک زەران نەماوەتەوە بۆیە ژێۆپۆلیتیکی دنیایە وای لێ هاتۆکە هەر یەک لە وڵاتەکان هەر یەک لەو زلهێزانە هەر یەک لەو دوو جەمسەرانە کە ئێستا باسمان کرد رووسیا و چین و ئێران و تورکیەش لەلایەک و بەشەکانی دیکە هەر کەس بۆ خۆی استراتێژی خۆیدا دەمەزرێنێ و وەزئی ژێئۆپۆلیتیکی خۆی دە و استراتێژیدا دیاری دەکات دۆست و پەیمان بۆ خۆی هەڵدەبژێرێ و دنیا تووشی وەزعەتێکی نالەبار و ناڕەوا بۆ ئاکامەکەشی و دووکەڵەکەشی دەچێتە نێو خەڵک بۆ لەبەرەوە کە لە پاش کۆوید ئەو شەڕی ئۆکراین بۆتە ئەو ئاستێکی زۆر خراپ لە ڕووی ئابوورێەوە و گرانێکی زۆر وێنە بەرۆکی بە خەڵکی دنیا گرتووە خەڵکی جیهان گرتووە فەقیرێکی زۆر بارهێناوە و دەوڵەمەندەکان ڕۆژ دەگەر ڕۆژ دەوڵەمەندتر دەبن ئەو فاصلە یەکجار زۆر بۆتەوە بینی خەڵک و دەبێ چاوەڕوانی بکرێت کە ئەو میانی دەتوانێت ئێمە چاوەڕوان بین کە ئەو شەڕە ساردە ئەگەر لە ئۆکرانیشتەوە بێت دەگەڵ رووسیا دیسانەکە لە شوێنێکی دیکە سەر هەڵداتەوە. دەڵێ زۆر سپاس کاک ئازیز من پرسیارێکم نەماوە ئەگەر بۆ خۆتان بتانەوەی ئاماژە بە شتێکی نەوتراو بکرێن بفەرمونون. وەڵای ئێمە لە پرسیارەکاندا کە بە دروستی باشتان کرد کە پرسی سەرەکی ئەوڕۆی ئێمە ئەوڕۆ لە ڕۆژهەڵاتی کوردستان بەشێکمان هەیە بەنێوی هێزە سیاسەکانمان کە 44 ساڵە خەبات و تێکۆشان و بڵین مبارزەی ئەو خەڵکە بەڕێوە دەبن داخوازەکانیان بەدەستەوە کردووە ئاڵا هەڵگری ئەو مێژوویان و دەنێو خەڵکدا پێگەیان هەیە ڕێگەیان هەیە خۆشەویستیان هەیە و ئەوڕۆ ئەوانە کەوتونەتە بەر تەوژمی کۆماری ئیسلامی و ئەو سێ دەوڵەتە فاشیستانەی دیکە وەکو عێراق و سووریە و تورکیا ئێمە هیچ کەسمان نییە غەیری وەی کە بۆ خۆمان دەنێ خۆماندا دەبێت تووشی یەکگرتوویەک بین و دەورانێکی تازەیە ئەو دەورانە زۆر شت بخۆیەوە هەڵدەگرێ دەبێت زۆر پێداچوونەوە بکرێ بەڕابردوودا و زۆر نەخشەڕێگایەکیشدا بمەزرێ و بچێشێ بۆ داهاتوو نەخشەڕێگایەکی کورد نەخشەڕێگایەکی نێوانخایان و درێژخایان ئەوەی کە کوردخایان بێ ئێستا بریتیە لەوە کە کوردەکان ئێمە بەتایبەت لە دیاسپۆرا لە ئوروپا دەبێ بە وشیاری هەنگاوەکانیان ڕێک بخان بە یەکگرتوویی لە فکری ئەوەدا بن کە بڵێن ئەو پیلانەی کۆماری ئیسلامی لە بە هاوکاری ئەو سێ دەوڵەتە فاشیستانی دیکە لە قاو بدرێ و هەوڵ بدرێ بۆ ئەوەی کە پشتگیری ساز بکرێ و لەلایەن کۆڕ و کۆمەڵە مەدەنیەکانەوە سیاسیەکانەوە حیزبە سیاسیەکانەوە و پارلەمانتارەکانەوە پشتگیری بۆ دابین بکرێ و پێویستە ئەوڕۆ کورد بە پێچەوانەی ئەو چەند ساڵی چەند 44 ساڵی ڕابردوو کە لە دەرەوەی وڵات بەداخەوە کەمێک منفعیل بۆ کەمێک پاسیف بۆ ئەو جوورەی کە دەبوو خۆ بڵێن چالاکی سیاسی بەدەستەوە نەگرتووە دیاسپۆرای کورد ئەوڕۆ لە دەرەوەی وڵات دەبێت زۆر چالاک بێت چاوەکانی بکاتەوە بزانێ پرسی کورد خەریکە پرسێکی لە بەتابەتی لە ڕۆژهەڵاتی کوردستان بەڵام لە هەموو بەشەکانی دیکەشدا
ولی ئێمە باسی ڕۆژهەڵاتی کوردستان دەکەینە ئەوڕۆ گەیشتۆتە ئاستێکی زۆر ناسک زۆر باریک و بەڕاستی پێویستی بە کار هەیە ئەو کارەش بە ئیرادە دەکرێت تەنیا بە خسنێ دەبێت ئیرادە و کار و پشتکار پاڵەوە یەکدەن و هێندێک بڵێن نەخشە ڕێگاکانی کوردخایان بەدەستەوە بگرن لەگەڵ ئەو کۆڕ و کۆمەڵی کە دەبێت کاریان لەگەڵ بکەن کۆڕ و کۆمەڵە چەپەکان سیاسەکان مەدەنیەکان و کردەوە دژ بە گەلی کورد منەتەوەی کورد لەلایەن هەموو وڵاتەکانەوە بەتایبەت لەلایەن کۆماری ئیسلامی ئێرانەوە لە قاو بدرێ. بەڵێ زۆر سپاس بۆ بەشداریتان کاک عەزیز مامرێ. سپاس بۆ ئێوەش. بەڵێ ئازیزان و بینەرانی خۆشەویست بەم شێوەیە هاتینە کۆتایی بەرنامەی تایبەتی ئەمڕۆمان. زۆر سپاس کە تاکو ئێستا بینەرمان بوو.